ئاوەدانیەکە پێویستە هەموو جێگاکان بینی و لە هەموو جێگاکان منکوبتر حاڵیان شنگالە و شنگال بەبێ گەڕانەوەی خەڵکەی بۆ شنگال ئاوەدانی زەحمەتە بۆیە هەرچی لە دەستمان بێ جهود بکەین بۆ ئەوەی ئەو عەرقەلانە حەل بکەین کە لە ڕێگەی گەڕانەوەی خەڵکەکەن بۆ شنگال من پێم وایە خەڵکی شنگال بگەڕێتەوە شنگال ئاوەدانی لە شنگال دەبی ئەوەی تریان کە بۆ ئێمە مووسڵ عومقی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستانی عومقی مووسڵە پارێزگای نینەوە یەکێ لەو پارێزگا گەورانەی عێراقە و هەموو پێکاتە ئاینی و پێکاتە عێرقیەکانی ئێتنیکیەکانی کە لە عێراق هەیە لە مووسڵ هەیە من پێم وایە ئەگەر ئەو ئیمکانیەتی هاتوو بە شێوەیەکی پاک و تەمیز بەبێ گەندەڵی چارەسەر بکرێ و هەوڵی ئەوە نەدرێت دەستی تکەی تێبکەوێ هەر کەسا لە کاتی تەوزیعکردنی مقاولات خۆی بە ساحەیب مووسڵ بزانین لە کاتی شەڕ ڕابکە ئەو کاتە مووسڵ دەبێتە سەرچاوەیەکی زۆر باش بۆ پێداویستیەکانی هەرێم و هەرێمیش دەبێتە سەرچاوەیەک بۆ مووسڵ.